بەڵێ بەڕێزان ئێستا ئێمە لەناو دادگای تیاڵچنەوەی بەغداد ڕەسافەین کە ئەمڕۆ پرۆسەی دادگایکردنی یەکێک لە تاوانبارەکانی ئەنفال ئەویش عەجاج حەردان تکریتیە بەڕێوە دەچێت وە لە ئێستادا بەژووری و زانەرانی کە کامێک پێش ئێستا لە هۆڵی دادگاوە بەدەستم گەیشتووە لەم ساتە وەختەیە دادگا وتە لە عەجاج حەردان تکریتی وەردەگرێت یەکێک لەو کەسانی کە ئەمڕۆ ئامادەی دانیشتنەکەی بەڕێوەچوونی دۆسیەکەیە بەڕێوەچوونی دادگایکردنەکەیە بەڕێز ژیانخانە کە پێوترێ ژیانی ئەنفال بەڵێ ئەمڕۆ ئامادەیە ژیانخان پێشەم شتێ سپاس بەخوای گەورە اللهم صل علی محەممەد وعلى آل محەممەد خوایە سپاس بۆ تۆ کە ئاخری ئەو پیاوە بە شەڕ بوو یەکێک بە یەکێک ئەڵێ ئاخرت خێر نەبێ یەکێک بە یەکێک ئاخرت خێر بێ ئێمە بینیمان لە قەفەسی زیندان ئەم عەجاجەی کە هەزاران عەجاجیان گەورە کرد بەرامبەر بە کورد ئێستا لە سووچی قەفەسی زیندانایە ئێستا لەسەر شۆڕیایە ئێمە خاوەنی قەزیەکەین ئێمە خاوەنی ئەوەین کە الحەمدوللیلا ئێستا دڵمان خۆشە کە سوکاری ئەنفال بەدەستی خۆی لێرەوە پیان لەم بەلایەنە کوردیەکان ئێمە خۆمان حەقی خۆمان سەن ئێمە خۆمان بە ڕەنجەشانی خۆمان فەرمو ئەمە خۆڵەکەین و لە سەلمانە هێناومە کە عەجاجم ڕۆ عەمر عیدامی بۆ دەربچێت من ئەم خۆڵم ئاو داوە پێی ئەڵێم ئەوەنە بەرە لەبەر لە قەبرەکەش وازن لێ نایەنین ئەبێ بەداخی ئەنفالەکانەوە سەر بنێیتەوە لە قیامەتیش تۆ لە بەهەشت بی من ناڕۆم والله چیتانەوێت زیاتر بۆتان باسکەم لا دیەکەی من منتیقی قادر کەرەم هەڕێنەوە گۆلباغ قەیتول خۆمان دیەکەی خۆمان ئاوایی خۆمان هەڕێنە نزیکەی 120 شەید و ئەنفالمانەیە باوەڕەکەی 100 جەنازەی هەر نییە خۆمی شەیدی زیندوم خۆمیشەوەم کە باوکم و مامەم ئێسقانیان هەر نییە تەمەن 33 ساڵ و 28 ساڵ کە ئەنفال بوونە کچە جوانەکانمان سەمیرەی مام تۆفیق گوڵەگیان جەهانگیان لێرەوە پیانم ڕۆحتان ناسوودە بێ کەسە جوانەکانم کە ئێستا ناوتان نایەنم گەرمیانیەکان ئێستا عەجاجەکان لە سووچی دادگان و عەمر عیدامیان بۆ دەرج ئێمەیان لە تویناتیا خنکان مناڵەکانمان بەلەقە سەریپانە کردو دەبا ئێستا بێ بەلەقە سەریپان کاتەوە خوای گەورە کوردی زۆر خۆشویست کوردی خۆشویست لەبەر ئەوەی توانیمان لە ئاخری عمرمانە دوژمنەکانمان ببینین بە چاوی خۆمان دیارە ئێمە پاکین دیارەوان عاقبەت خێر نەبوونە ئێمەڵێن خوایە زگی پیریمان نەستێنی ئەوانە زگی پیریان سوتا ئێمە الحەمدوللیلا وشکرم ڕەگەشین ئاواتەکانمان ئەو عەجاجمان داوە دادگا ئەوەی دەست بۆ کورد بەرێ پەنجەیەشکێنی بەرپرسەکانمان هەرێمێکی یاسایی ئەمڕۆ بۆیە دۆڵزڕنیان باوەڕدایێرە ئەمڕۆ پشتگیریمانیان بکرا بە تەیاری خاصمانێنا من بە سەیاری خصوصیم گرتۆیەوارە بە سەیاری خۆم هاتووم 210,000 ئەم 105 و 105 دەبۆ 50,000 نەیانتوانی کە سوکار ئەنفال بە تەیاریە کۆکەن و بێن لەم ساحەی تەحریرا دانێنەوەکو ڕێزیە چیان لێتانە کرد بەعد شتری عەرەبەکەوتی یا زیندانە یا دەستدرێژی یا پەلک بڕینە یا کوشتنە هەر ئەوەیە ئەتر چیانەوێ لەوە زیاتر بۆچی ئەترسن والله ناترسم ئەمڕۆ لە ناو بەغایە چکلێت و کولیچەم تەوزیع کردووە و عەرەبەکان دەستخۆشیان لێ کردوم تتفەخر فیکی ئامەڕە ئەوە بۆ من بەسە شانازیە قوربانیەوەش بم ڕاگەیانەکان شێریکەن حکومەت هەرێمی کوردستان تو هەرێمێکی یاسایی سەرۆکی عێراقت دەیە سەرۆکی هەرێمت دەیە کوا وجودت من ئێمە مەمنونیەوەنی و هاتن بە دزیواتنە سەر لە تەسویری ئەماکەن من تەسویرم کرد ئەوە خۆڵەکانە قوربانیان بم ئاوم داوە نایەڵم بە هیچ شێوەی وشک ببێت حياتك الله ژیان دەستەکانە خۆش بێ زۆر کە ئەمڕۆ ئامادە بوویت بە جلوبەرگی کوردی وەروە بە ئاڵای کوردستان ئامادەی دادگایکردنەکە بووی ئێمەش زۆر دەستخۆشی لێکن وای سەرکەوتن بۆ ئێوە چاو منن زۆر سپاس چاو منن دخوا شێریکەن دخوا دڵمان زۆر خۆشە ئێمڕۆ بەس ئاخ ساحب قەزیەکە زۆری لە دەرەوەیە ئەوانەی کە ساحب قەزیێنین لە ژوورەوەن ئەمە بگەێنن ئەمە لە تۆی نانێکایە تەرجمەی ناکەین بە عەرەبی بەس وەڵڵا عەرەبەکان خەفتمان لێخۆن تەنها خۆم من ئەندام پەرلەمانی 25 کەسم بردۆتە ژوورەوە بە ئەویش 15 ببردایە ژوورەوە ئێستای شەڕی ئەوەمە دەستەکانی خۆش قوربانت بم ڕێزمە حیاتەکەم پیان بڵێ باوالیش بیگەێنن باشە بەسەر چاو بەڵێ بەڕێزان خات و ژیانەی ئەنفال و شەهیدان وتەی خۆی پێشکەش کرد دیارە کەمێک پێش ئێستا ئێمە چوینە نێو هۆڵی دادگاوە لەو کاتەیە لە کاتی پرۆسەی دادگایکردنەکەدا پێیان ڕاگەاندم کە لە ئێستادا وتە لە عەجاج حەردان تکریتی وەردەگرێت لەبارەی ئەو تۆمەتانەی ئاراستەی کراون سەبارەت بە پرۆسی ئەنفال وەروە ئەشکەنجەدانی زیندانیانی قەڵای نوگرە سەلمان زیندانی نوگرە سەلمان لە شاری سەماوە دەیان شات حاڵ و سکاڵاکار ئەمڕۆ ئامادەی ئەو دانیشتن بەڵام وەک خاتوژان ئاماژەی پێکرد ڕێگری دەکرێت لە چوونە ژوورەوەی بەشێکی
ئەو کەسانی کە سوکاری ئەنفالم بچنە ناو هۆڵی دادگاکە و بە چای خۆیان ڕوبەڕوو عەجاج حەردان تکریتی لە نێو قەفەزی دادگایکردنەکەدا ببینن.